سێبەری گەردەلوول یاخود ستۆرم شادۆ ناوی ئەو موشەکەیە کە هێزەکانی ئۆکراین بۆ هێرشکردنە سەر ئامانجە ڕووسیەکان بەکاری دەهێنن. ئۆکراین لەم ڕێگەیەوە تەنگی بە ڕووسیا هەڵچنیوە. سێبەری گەردەلوول موشکێکی بەریتانیە و یەکێک لە تایبەتمەندیە گرنگەکانی ئەوەیە کە توانایەکی ورد و دەقیقی هەیە بۆ پێکانی ئامانجەکەی. بەڕادەیەکی زۆر تۆکمەیە و زۆرتر بۆ ئامانجە هەواڵگریەکان بەکاردەهێنرێت. ڕۆژنامەی وۆڵسترێت جۆرناڵی ئەمریکی موشەکەکەی ناوە بە کوژی تازە. نهێنیەکیشی لەو بارەیەوە بڵاو کردوتەوە و دەڵێت ئەمە هەمان ئەو موشەکەیە کە بۆ کوشتنی سەدام حوسێن دیزاین کرابوو. پلانەکە ئەوە بوو موشەکەکە بتوانێت سەرۆکی پێشووی عێراق لە نێو گەرماوە تایبەتەکەیدا بپێکێت. ئێستاش پاش 20 ساڵ لە کۆتای هاتنی حکمی سەدام حوسێن و لە سێدارەدانی ئەو موشەکە لای هێزەکانی ئۆکراینە توانیویانە سوودی لێ ببینن بۆ ئەوەی لە دووری 150 میلەوە ئامانجەکانی ڕووسیا بپێکێت. ئۆکراین موشەکەکە بەکاردەهێنێت بۆ پێکانی کاروانە سەربازەکانی سوپای ڕووسیا بەماش زیانێکی زۆری بە هێزەکانی ئەو وڵاتە گەیاندووە. موشکی سێبەری گەردەلوول نزیکەی 2 مانگە گەیشتۆتە دەست سوپای ئۆکراین پێشتر پشتیان بە تۆپ هاوێژێکی ئەمریکی دەبەست لەو ڕێگەیەوە هێزەکانی ڕووسیایان ناچار کردبوو بنکە سەربازیەکان لە هێڵەکانی پێشەوەی شار بکشێننەوە. تواناو هێزی موشکی سێبەری گەردەلوول وای لە ڕووسیا کردووە گۆڕانکاری لە ڕۆشتنی کاروانە سەربازیەکاندا بکات. بە گوێرەی ڕۆژنامە ئەمریکیەکە لە مانگی ڕابردوودا ئۆکراین بە موشکی ستۆرم شادۆ پردێکیان وێران کردووە کە پێشتر ڕووسیا لەو ڕێگەیەوە هێزی بۆ خێرسۆن و زابۆریژیا دەنارد. لەم چەند ڕۆژەی ڕابردووشدا بە هەمان موشک کۆگایەکی گەورەی تەقەمەنی ڕووسیان کردۆتە ئامانج و وێرانیان کردووە. موشکی سێبەری گەردەلوول ڕێگەی بۆ ئۆکراین خۆش کردووە هێرش بکاتە سەر ژێرخانی سوپای ڕووسیا لە قوڵایی ناوچە داگیرکراوەکاندا تەنانەت ژەنەڕاڵێکی ڕووسیشی کوشتووە. بەرپرسێکی نێوسوپای ئەمریکا بۆ وۆڵسترێت جۆرناڵی گوتووە ئۆکراین زۆر کاریگەرانە ئەو موشەکە بەکاردەهێنێت و بەو هۆیەوە توانای ڕووسیای سنووردار کردووە بۆ گواستنەوەی کۆگاکانی چەک و تەقەمەنی. پێشتریش وەزیری بەرگری ئۆکراین گوتبووی موشەکەکە لە پێکانی ئامانجەکاندا بەڕێژەی لە 100% سەرکەوتنی بەدەستێناوە. تایبەتمەندیەکانی ستۆرم شادۆ وای کردووە ڕووسیا نەتوانێت بە ئاسانی ڕوبەڕووی ببێتەوە. بەرپرسێکی ڕووسیا بە ئاژانسی هەواڵی تاسی گوتووە تێکشکاندنی ئەو موشەکە قورسە. تاوکو ئێستا بەریتانیا ژماری ئەو موشەکانی ئاشکرا نەکردووە کە ڕادەستی ئۆکراینی کردووە، بەڵام پێدەچێت ژمارەیەکی سنوورداری بۆ بنێرێت. بۆ پێی تێچووێکی زۆری دەوێت شارەزایان جاخت دەکەنەوە کە بوونی ئەو موشەکە لە جبەخانەی ئۆکراین بەبێ گوێدانە ژمارەکەی بەسە بۆ ئەوەی ڕووسیا ناچار بکات کاروانی تەقەمەنی و جبەخانەکانی لە هێڵی پێشەوەی بەرەکانی جەنگ دوور بخاتەوە. موشکی سێبەری گەردەلوول لەلایەن کۆمپانیایەکی هاوبەشی بەریتانی، فەڕەنسی، ئیتاڵیەوە بەرهەم دەهێنرێت. تێکەڵەیەک لە سیستەمی ڕێنماییکردنی تێدایە کە یارمەتی دەرن بۆ دوورکەوتنەوە لە بەرپەرزدانەوەی دوژمن و گەیشتن بە ئامانجەکانی بەوردی. موشەکەکە بە شێوەیەک دیزاین کراوە کە دەتوانرێت تەقینەوەکەی دوا بخرێت بۆ ئەوەی بتوانێت بە وردی ئامانجەکەی بپێکێت.